بینەرانی بەڕێز خۆشەویستانم ئەم کاتتان باش بە خۆشحاڵیەوە لە ئەڵلقەیشی نوێی بەرنامەی چاوپێکوتن لەگەڵ ئێوەین بۆ گفتوگۆکردن لە سەرێکێک لە بابەتە هەستیارەکان ئەویش گفتوگۆکردن سەبارەت بە حیزبی سیاسی چیە و ئایا جیاوازی حیزبی سیاسی چیە لەگەڵ گروپەکانی دیکەی فشار ئۆپۆزیسیۆن چیە ئایا لە هەرێمی کوردستان حیزب ئۆپۆزیسیۆن پەیوەندیشی تەندروست لە بینیانە هەیە و بەیەکەوە سیستەمێکی سیاسی تەندروستیان بەرەمهێناوە ئایا مۆدلی حکومڕانی و سیستمی سیاسی لە هەرێمی کوردستان لە چەتەخانەی چ جۆرە سیستمێکەوە ئایا حیزبی دەسەڵات توانای ئەوەی هەیە چاکسازی لە سیستەمی سیاسی و ژیانی سیاسی هەرێمی کوردستانە بکات ئایا ئۆپۆزیسیۆن بەو ئەجندایی کە هێنا بەو ئەزمونەی لە کاری ئۆپۆزیسیۆن بوونە نیشانیان داوە توانای ئەوەیان هەیە کە چاکسازی لە سیستمی سیاسیا بکەن بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری بەڕێز دکتۆر سالار باسیرا دکتۆران لە بواری زانستە سیاسەکان و توێژەری سیاسیمان کردووە دکتۆر بەخێراتم دەکەم زۆر سپاسیەوەکە بەخێر بێت هەڵبەتە لە کوردستانە گفتوگۆیەکی زۆر هەیە سەبارەت بە بوونی حیزب بۆ شوناسی حیزب و کاریگەری حیزب لە ناو ژیانی کۆمەڵایەتیە بە شێوەیەکی گشتی هەندێک بۆ چوون هەیە پێی وایە کە حیزب لە تەواوی دنیاە ڕۆڵێکی یەکجار گەورەی هەیە لە بیناکردنی سیستمی سیاسی دیموکراتی و بە پێچەوانەشەوە ڕۆڵی گەورەی هەیە لە خراپکردنی سیستمی سیاسیە و هەندێک کەسی دیکە پێیان وایە حیزب مۆدلێکی حکومڕانیە بەرەو ئاوابوون دەچێت و گروپەکانی دیکەی فشار ڕێکخراوەکانی دیکەی کۆمەلگای مەدەنی و هێزە چالاکانی تری ناو ژیانی کۆمەڵایەتی دەتوانن باشتر و کاریگەرتر ڕۆلیان هەبێت لە چاکسازیکردن لە ناو ژیانی سیاسی و باشترکردنی ژیانی کۆمەلگای حەزەکەم تێگەشتنی تۆ بۆ ئەم مەسەلەیە بزانم. ڕۆژی ئەمڕۆ لە سیستەمە دیموکراتیەکانە ناکرێت بێبوونی حیزب ژیانی سیاسی ڕێک بخرێت ناکرێت بەلای حیزبات تێپەڕ بکەین. حیزب بۆتە پێویستیەک بۆتە ڕێخستنێک کە پردی پەیوەندیە لە نێوان دەسەڵات و کۆمەڵدا. حیزب خاوەنی بەرنامەیە بەرنامەی سیاسی ئابووری کۆمەڵایەتی هەر بۆیە حیزب خەبات دەکات بۆ گەیشتن بە دەسەڵات بۆ پراکتیزەکردنی ئەو بەرنامانەی کە خۆی بڕوای پێێتی. هەر بەم شێوەیە حیزب ناوەکەی بەخۆیەتی کە لە پارتەوە هاتووە پارس ئەنی بەش دەتوانێت تەنیا نوێنەرایەتی بەشێکی کۆمەڵ بکە. هەندێک جار دژ بە بەرژەوەندی بەشەکانی تری کۆمەڵ ئەو پارتەی ئەو حیزبی ئیدیعایەوە بکە نوێنەرایەتی هەموو چین و توێژە کۆمەڵایەتیەکان دەکات لە ناو کۆمەڵدا بە قەنەعەتی من نیشانەیەکی دیکتاتۆریەتە بگرە شمولیە. هەر لەبەرەوەیشە ئەو حیزبانێک کە دەیانەوێت نوێنەرایەتی هەموو چین و توێژەکان بکەن باز بەسەر ئایدۆلۆژیادا دەدەن. هەر بۆیە گرنگە کە ئایدۆلۆژیاش فاکتەرێکی گرنگە بێت لە ناو حیزبە و حیزب پێویستی بە ئایدۆلۆژیا هەیە کە دەڵێن نوێنەرایەتی بەشێکی دەکات چونکە تاچی کۆمەڵ بە شوێن ئەو حیزبەدا دەگەڕێت کە لە بەرژەوەندەکان و لە بیر و فکر و هزری ئەمەوە نزیکە دابۆیە دەبێتە ئەندام یا دەبێتە دۆستیایدا و تاکی کۆمەڵیش بە تەنیا ناتوانێت ئایدیاکانی خۆی پراکتیزە بکە لەبەرەوە بە شوێن ئەو ڕێکخراوەیە دەگەڕێت کە لەمەوە نزیکن. بۆ نمونە کەسێک کە کۆمۆنیستانە بیرکاتەوە ناچێت بێ بە ئەندامی حیزبێکی ئیسلامی یا کەسێک کە بە ئاراستەی ئیسلامێکی سیاسی بیرکاتەوە ناچێت ببێت بە ئەندام لە حیزبێکی کۆمۆنیست. لەبەرەوە دەبینین ئایدۆلۆژیا گرنگی خۆی هەیە و حیزبیش ناتوانێت نوێنەرایەتی هەموو چین و توێژەکان بکات. هەر لەبەر ئەوەیشە یعنی دەبێت حیزب ئەرک و ڕۆڵی زۆر دیار بێت و حیزبیش هەوڵ دەدات کە کار بۆ ئەوە دەکات لە هەڵبژاردنە زۆرترین دەنگەکان بهێنێت بۆ ئەوەی بتوانێت بگاتە دەسەڵات. لەبەرەوە حیزب کە دێتە پەرلەمان و دەنگ دەهێنێ لە ناو پەرلەماندا حکوومەت دروست دەکات. جا بە حیزبێکە بە دوان بێ بەسییان بێ بە هاوپەیمانیەکێک بێ لەوێ وانێ لەوێوە یعنی حیزب حکومەکات بە ڕێگای حکوومەتەوە نەک حیزب بە تەنیا حکوم بکات چکەگە حیزب بە تەنیا حکومە کرد دەبێتە وڵات یا دەوڵەتێکی حیزبی. هەر لەوێ شەوانەیە چیتت پێویستە یاسای ئەحزاب هەبێ کە یاسای ئەحزاب هەبێ و حیزبیش
دەبێت بچێتە ژێر چەتر و سێبەری دەستورەوە واش مامەڵی لەگەڵ بکرێت. یەکێک لەو گفتوگویانەی کە لە ناوەندی سیاسی ئەمە گفتوگۆیی گەرم و سەرنجڕاکێش ئەویش پەیوەندی نێوان حیزب و حکوومەتە. بانگەشتێکی بەردەوام هەیە بۆ جاکردنەوەی حیزب و حکوومەت واتە حیزب و حکوومەت و دووم ئۆسەسی جیاواز کار بکەن لە هەمان کاتە تێزێکی تر هەیە بۆ خوێندنەوەی ئەم پەیوەندیە ئەویش ئەوەیە کە لە هیچ شوێنێکی دنیاە حیزب و حکوومەت جا نەکراوەتەوە وەزی ئەوەی کە ئەبێ بکرێت ئەوەیە کە حیزب تەداخل لە حکوومەتانەکە بەڵام لە دنیاە حیزب حکوومەت پێکەێنێ حیزبە هەڵبژاردنەکان نەبێتەوە و حیزبە پاڵا دەستە بەسەر حکوومەتە تۆ چۆن لە مۆدلی پەیوەندی نێوان حیزب و حکوومەتە ڕوانی بەڵێ ڕاستە ئەوە دوولایەنەیە حیزب دووبارە دەکەمەوە حیزب حکوومەت پێک دێنێت دوای ئەوەی کە زۆرترین دەنگ دەهێنێت دووبارە دەڵێم حیزب حکوم دەکات بە ڕێگای حکوومەتەوانە یعنی حیزب ڕاستەوخۆ فەرمانڕەوایی ناکات کە ئەبێت دەوڵەت خاوەنی یاسا و دەستورێک بێ کە نوێنەرایەتی هەمووانیش بکات ئەگەر حیزب بە تەنیا حکمی کرد کەواتە ئیتر چ پێویستێکەکات هەڵبژاردننی هەبێت یەخۆ خەڵق دەنگی پێ نەداوە کە حیزب بە تەنیا بتوانێت هەڵبژاردن بکە حیزب مەهماکان هەرچی چەنە گەورەش بێ بە نسبەت کۆمەڵانی خەڵقۆ بە نسبەت گەلەوە هەر بچووکن هەر بچووکە لێرەدا مەسئلەی جیاکردنەوەی دەسەڵاتەکان لەوەدایە خۆ حیزب ناکرێت بەسەر سێ دام و دەستگا سەرچیەکەی دەوڵەتە فەرمانڕەوایی بکە کە ئەو فەرمانڕەوایی کرد و حیزب ڕاستەخۆ ئەو فەرمانڕەوایی کرد ئەو کاتە هیچ واتایەک بۆ جیاکردنەوەی سێدەسەڵاتەکە نامێنێتەوە ئەو سێدەسەڵاتەش لە سیستەمی دیموکراسیدا پێویستە لە یەک جیا بکرێنەوە کە بریتە لە پەرلەمان یاسادانان لە حکوومەت دەسەڵاتی جێبەجێکردن لەگەڵ دەسەڵاتی دادوەری لەبەرەوە ئەگەر ئەو سێدەسەڵاتە بە یەکترا توانەوانێ و لە یەکتر جیا نەکرانەوە ئەوە نیشانەی دیکتاتۆریەتە یان ئەو کاتە تەنیا دەکرێت بە ڕووکەش ئاماژە بەو سێ دەسەڵاتە بدەن کاتە لە کردارە دەبێت جیاوازی ئەو دەسەڵاتانە ببینین لە یەکە نەک حیزب بێت فەرمان دەرکات بەسەر هەموو لایەنەکان یعنی بێ حیزب مەرجعی دەستور بێ ئەبێ حیزب باڵاترین دەسەڵات بێ کە تەنانەت بتوانێت سەرۆکی ئەو وڵاتەش بدا بە دادگایان دادوەری ئەمەنە سەربەخۆ بۆ هەر لادانێکی ناقانونی بۆی هەبێ بتوانێت بەرزترین بەرپرسی حیزبیش بهێنێتە بەردەم دادگا بەڵام ئەگەر گریمانی ئەوە بکەین کە بەڵێ پێویستە دەسڵاتەکان لە یەکترجا بکرێتەوە و ئەمە پێویستی سەرچینەوە هەموو سیستەمێکی دیموکراتیە کە هەرسێ دەسڵاتی تەشریعی و تەنفیزی و دادگایی یا قەزایی لە یەکترجا بکرێتەوە بەڵام ئەگەر نمونەی دەسڵاتی جێبەجێکردن یا حکومەت وەرەگرین جیاواز لە دوو دەسڵاتەکەی تر لە مۆدیلی دیموکراتیە حیزب باڵا دەستە بەسەر دەسڵاتی جێبەجێکردنە ینی فۆرمی باڵادەستی حکومڕانی حیزب بەسەر دەسڵاتی جێبەجێکردن چ فۆرمێکە و ئایا ئەو فۆرمەی لە هەرێمی کوردستانە هەیە پەیوەندی نێوان حیزب حکوومەت ئەو حیزبەی لە هەرێمی کوردستانە هەڵبژاردنیان بدۆتەوە حکوومەتیان پێچینەوە مافی سروشتی خۆیانە باڵدەست بن بەسەر دەسڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی جێبەجێکردن وەکو حکوومەت دەبێ گوێڕایەڵی ئەو دەستورانە بێت کە پەرلەمان دەرێکات ئەوەی لەسەرە ئەو یاسایانە و کە هەیە و ئەو دەستورەی کە نووسراوە ئەم جێبەجێکە پەرلەمانش بەرپرسە لە هەر لادانێک کە حکوومەت پێی هەستێت کە ئەو یاسایانێ ئەو دەری کردووە نەتوانێت تەطبیقی نەکات یان لا بدا حیزب وەکو وتمان ئەوەندە کاریگەری هەیە کە بتوانێت هەڵبژاردن ڕێکبخە بتوانێت خاوەن ئایدۆلۆژیا بێت قەناعەتی خەڵق بەلای خۆیان ڕاپشێشێت و بتوانێت حکوومەت دروستکات و ئەو بەرنامانەی هەیەی بتوانێت جێبەجێ بکات لە چوارچێوەی ئەو یاسا و دەستوری کە هەیە و بە ڕێگای حکوومەتەوە ڕاستە ئەو وەزیرەکانی کابینەی حکوومەت لە وەزیرەکانی ئەم پێک دێن بەڵام ئەبێ ئەو وەزیرانەش هەمویان گوێڕایەڵی دەستور بن و دەبێت بەپێی دەستور و یاسایش بکەن وەکو دەڵێن دەستور باوکی یاساکانە و دەستوریش پەیمانێکی کۆمەڵایەتێ لە نێوان دەسەڵات و کۆمەڵە کە دەبێت ڕەزامەندی گەلی لەسەر بێت هەر لەبەر ئەوەیشە دەبێت و دەستورە نوێنەرایەتی هەموو گەل بکات ئەگەر لەو کاتەیە بەس بەتەنیا با بڵێن نوێنەرایەتی حیزبێکی دیاریکراوی کرد ئەوە هیچ واتایەک نامێنێتەوە بۆ ئەو سیستەمە سیاسیەکەواتە ئەو سیستەمە سیاسیە ناچێتە خانەی
سیستەمێکی سیاسی دیموکراسی بەڵکو بە پێچەوانەوە بێتە دەوڵەتێکی حیزبی و سیستەمێکی دیکتاتۆر چونکە حیزب خۆشی لە بەردەم لێپرسینەوەی حیزب خۆشی لە بەردەم یاسای ئەحزابە ئەبێت ئامادەی هەموو لێپێچینەوەیەک بێت لە ئەڵمانیا هێلموت کۆل ساڵێکیان هەسا فێڵی لە پارێ زەریبە کرد کە سەرۆکی سەرۆک وەزیرانی حیزبی فەرمانڕەوا بوو پارەکەش بۆ خۆی نەبوو ویستی بە پارێ زەریبە خەرجی زیاتر هەبێ بۆ هەڵبژاردنەکان بەڵام کە پێی زانرا چەندین جار لەلایەن دادوەریەوە هێنرایە بەردەم دادگا و لێپرسینەوەیەکی زۆری لەگەڵا کرا و دوایی ناچاریش بوو دەست لە کارەکەیشی بکێشێتەوە و زۆریش کەوت لەسەر حیزبەکەیشی ئەوە لەویا بێلایەنی دادوەری نیشان ئەدات و ئەوەش نیشان دەدات حیزب مەهماکان هەرچی چەندێک جەماوەرەکەی گەورە بێت بەڵام لە بەردەمی یاسایە دەبێت یعنی ملکەچی یاسا بێت بۆ هەر کارێکی ناشەرعی و لادانێک کە بیکات. بەڵێ کەواتە توانین بڵێن جەوهەری کێشەی پەیوەندی نێوان حیزب و حکوومەت پەیوەندی نێوان ئەو حیزبەی لە هەڵبژاردن دەباتەوە لە وڵاتی دیموکراسیە لەگەڵ وڵاتێکی نادیموکراسیە وهەیە کە ئەو حیزبەی حکوومەت دەباتەوە لە وڵاتێکی دیموکراسیە بێلایەن نیە بەرامبەر بە حکوومەت بەڵکو خۆی حکوومەتدانی ئەندامەکانی حیزب دانێ و حیزب بە شێوەیەک لە شێوەکان باڵدەست دەبێت بەڵام لە ئەنجامە حکوومەت ناخاتە ناو بازنەی بەرژەوەندەکانی حیزب بۆ قازاج و بەرژەوەندی و بەدەستێنانی دەنگ و کاری سیاسی لە ناو حکوومەتە ناکرێت ئەمە جیاوازیە ڕاستەقینەکەیە ڕاستە بەڵێ بێ ملکەچی دەستور بێت و ملکەچی یاسا بێت و ناکرێت خۆی ڕاستەوخۆ حکومکە هەر لەبەرەوەی زۆرترین دەنجی هێناوە ئەو وەختە دەکرێت سیستەمە ناوبەری بە سیستەمێکی دیکتاتۆریان سیستەمێک کە فرۆفێڵە جەماوەرەکەی دەکات بۆ حسابەی کە ئەم ئاماژە بە بوونی هەموو ئەو دەستگایانەدا خۆ لە زمانی باسیش هەر سێ دەستگاکە هەبوو خۆ لە نظامە دیکتاتۆرێک گەورەترین نظامە دیکتاتۆرەکانیش ئەو دەستگایانە هەیە و بەڕووکەش ئاماژەی پێدرێت بەڵام لە باگراوندا نەخێت هیچ واتایەکیان بۆ نەماوەتەوانە جا لەبەرەوە زۆر گرنگە جیاکردنەوەی حیزب و یعنی حیزب و دەوڵەت زۆر گرنگە لە یەکتر لەبەرەوە حیزب زۆر جار لە هەندێک دەسەڵاتە هەبووە کە ئەو حیزبەیە و دەسەڵاتە زۆرترین دەنجیشی هێناوە و دەسەڵاتەکەش بۆ بە دەسەڵاتێکی ڕسمی و شەرعی بەڵام هەر ئەوە ناگەێنێت کە ئەو مافەبا بەخۆی دەوڵەت بە ئاراستەیە کابرێک کە بڵێ بەس بەرژەوەندەکانی خۆم بەرژەوەندەکانی سەرۆکی حیزب بەرژەوەندی کادر و نخبە سیاسەکەم دەپارێزم و جەماوەر کەرەسەیە و هیچ حسابێکی بۆ ناکەم نەخێر ئەوە ئەو سیستەمانە لە مێژوو نیشانی داوە هیچی سیستەمی نەگۆڕ نەبوون. بەڵێ یەکێک لە بنەماکانی بیناکردنی سیستمی دیموکراسی بریتە لە بوونی ئۆپۆزیسیۆن ئۆپۆزیسیۆنێکی چالاکە ڕۆڵی هەبێت لە چاودێریکردنی دەسەڵاتە و ئۆپۆزیسیۆنێکە خەونی ئاڵوگۆڕکردنی ئاشتیانی دەسەڵات هەبێت لەگەڵ حیزمی فەرمانڕەوای ئەمە لێت بپرسم ئۆپۆزیسیۆن چیە ئایا بوونی حیزب لە دەرەوەی سیستەمی سیاسیە لە دەرەوەی سیستمی دەسەڵاتە دەکات ئەوەی کە ئەو حیزبە ئۆپۆزیسیۆنە و ئایا چۆن دەتوانین جیاوازی بکەین لە نێوان حیزبێکە بەڕاستی حیزبێکی ئۆپۆزیسیۆنە و بە پێچەوانەوە حیزبێکە ئۆپۆزیسیۆن نییە لە ڕاستیە ئۆپۆزیسیۆن دەکرێت ئۆپۆزیسیۆنی نێو پەرلەمان بێ و ئۆپۆزیسیۆنی دەرەوەی پەرلەمان بێ ئۆپۆزیسیۆن دەکرێت جەماوەر بێ گروپەکانی فشار بێ بەڵام ئۆپۆزیسیۆنی نێو پەرلەمان زۆر کاریگەرترە چونکە نزیکە لە دەسەڵاتەوە و خاوەن کورسی نێو پەرلەمانە هەر بۆیە ئەگرێ کاریگەری زۆرتر بێ ئەو بەشەی جەماوەریش کە دەسەڵات نوێنەرایەتی ناکات ئەم باڵانسە وەرەگیرێ بەوەی کە ئۆپۆزیسیۆن نوێنەرایەتی ئەو بەشەیش ئەکات کە دەنجیان بەویاوە کە دەنگ و خواستەکانی دەهێنە ناو پەرلەمانەوانێ ئۆپۆزیسیۆن لە ڕاستیە دەبێت کۆنتترۆلی دەسەڵات بکە چاودێری دەسەڵات بکە سەنگەر لە دەسەڵات بگرێ بۆ هەر لادانێک کە دەسەڵات پێڵدەستێ هەڵەکانی دەقۆزێتەوانێ بەو هیوایی کە ئەم بتوانە بڕوای جەماوە ڕاکێشێت بەلای خۆیان و لە هەڵبژاردننی ئایندەیە
زۆترین دەنگ بەدەست بهێنێت بۆی بگاتە دەسەڵات کە یەکشت هەیە دەبێت لە یادی نەکەین هەمیشە حیزب هەوڵ ئەدات بۆ گەیشتن بە دەسەڵات بۆ چونکە بەرنامەی هەیە و تەنیا بە ڕێگای دەسەڵاتەوە دەتوانێت بەرنمەکانی جێبەجێ بکات لەو کاتەیە ئۆپۆزیسیۆن کە بووە دەسەڵات ئەکرێت ئەحزابەکانی دەسەڵات ببنە ئۆپۆزیسیۆن بەڵام یەکشت هەیە ئەمەوێت ئاماژەی پێ بدەم کە دەڵێن ئۆپۆزیسیۆن هەمیشە هەمووی هەر بە شتێکی پۆزیتیڤ وەرنەگرین کە ناوی ئۆپۆزیسیۆنە ئۆپۆزیسیۆنی پۆزیتیڤی ئۆپۆزیسیۆنی ستەمکاریشەیە زۆردا دەسەڵاتی باشەیە ئۆپۆزیسیۆنی خراپیشەیە چۆن بۆ نمونە مجاهدینی خەڵق لە ئێران دەڵێ ئێمە ئۆپۆزیسیۆنین دەست بە ڕژێمی ئێران بۆ مافی مرۆڤ و بۆ عەدالەت خەبا دەکەین و لەوێ خۆی عەرزەکات بەوەی ئۆپۆزیسیۆنێکی پۆزیتیڤە بەڵام لە عێراق بینیمان پشتگیری یەکێک لە فاشیترین ڕژێمەکانی گرت کە حیزبی بەعەز بوو و شانبەشانی سوپای ئەو ڕژێمە دژی کورد کاری کرد و بەشدار بوو لە کاری توندوتیژی و تیرۆرە لە کاتێکدا کە کورد خەباتی دەکرد بۆ مافی ڕزگاری خوازی خۆی بۆ عەدالەت بۆ دارپەروەری لەوێ ئەو ئۆپۆزیسیۆنە بۆ من دەبێتە جێگەی پرسیار و بە ئۆپۆزیسیۆنێکی ستەمکاری دەبینم لەبەرەوە یعنی ئەوە دەوری هەیە ئۆپۆزیسیۆنیش جیاوازی ئۆپۆزیسیۆن لەگەڵ گروپی فشاریشا بەڕێزی لە سەرەتا ئاماژەت پێدا ئەوەیە حیزب کە ئۆپۆزیسیۆن بڵێن کە ئەگەر ئاماژەی پێبێن وەکو حیزبێکی سیاسی حیزب یا ئۆپۆزیسیۆنی سیاسی لە شێوازی حیزبە هەوڵ بۆ دەسەڵات ئەدا بگا بە دەسەڵات بەڵام گروپی فشار ناتوانێت هەوڵ نایە بۆ گەیشتن بە دەسەڵات یا حکوومەت گرتنە دەست بەڵکو خۆی ناوەکەی بەخۆیەتی گروپی فشارە و فشار و کاریگەری لەسەر دەسەڵات دروستەکە ئەو بەرژەوەندیانە لەویا دەپارێزێت کە لە ناو حیزبا دەستی ناکەوێت و لە ناو حیزبا ناتوانێت پێ بگات یەکێک لەو تێزانەی بۆ دروست بۆ خردنەوەی ئۆپۆزیسیۆنی لارێمی کوردستانە ئەوەیە کە ئۆپۆزیسیۆن واقعی کۆمەڵایەتی واقعی سیاسی کولتوری هەر کۆمەلگایەک دەستنیشانی ئەوە کات کە پێویستی بە چ جۆرێک لە ئۆپۆزیسیۆنە ئۆپۆزیسیۆن ئەگەر وەکو تیۆر سەیریکەیت و وەکو تێزی ناو کتێبەکان سەیریکەی ئەوەیە کە چاودێری کردوێ بەسەر دەسەڵاتەوە ڕخنەگر بێ و مراقب بێ بەسەر ئەدای دەسەڵاتی جێبەجێکردنەوە بەڵام ئەمە بۆ کۆمەلگایشی دموکرات و کۆمەلگایکی گەشەکردو ڕەنگە مەفهومێکی ڕاستی هەبێ بەڵام بەو کۆمەلگایەکە لەسەر ڕێی گەشەکردنایە لەسەر ڕێی دیموکراتیزەکردنایە کۆمەڵی پەیوەندی کۆمەڵایەتی تەقلیدی هەیە کە مەساحی ئازادی ئینسان تەسک ئەکاتەوە مەساحی ئێرادەخوازی ئینسان تەسک ئەکاتەوە ئاستی وشاری کۆمەڵاتی لە ئاستێکی پێویستان نیە پێتوانێت لەم جۆرە کۆمەلگایانەیە پێویستە ئۆپۆزیسیۆن هەڵگری شوناسێکی دیکەش بێ و مانایەکی تر بەخۆی بدە ئەرشێکی تریش جێبەجێ بکە ئەویش بەرپاکردنی گۆڕانی کۆمەڵایەتیەوە دەستبردنە بۆ نەخشەی کۆمەڵایەتی و دیموکراتیزەکردنی ژیانی کۆمەڵایەتی و پەروەردەی لە کوردستانە وەکو پێشتر ئاماژەم پێدا ئۆپۆزیسیۆنیش پێویستە وەکومە حیزبێکی سیاسی ینی ئاسایی پێویستە وابێ خاوەن ئەو بەرنامانە بێت کە ئاماژەت پێدا کۆمەڵایەتیە سیاسیە ئابوووریە پەروەردەیە باری ئاسایشی نەتەوەیە ئەبێت خاوەنی ئەم هەمووشتانە لە بەرنمەکانی خۆیدا هەبێت بەڵام ئەم بەرنامانەش ئەوە نییە کە لە بە شێوازێکی تیۆری هەبوو ئیتر ئەمە هەموو مەبەستەکانی پێکاوە هەموو حیزبێک بە ئۆپۆزیسیۆنیشەوە لە کردارە دەرەکەوێت ئەوەی کە ئەو تیۆری ئاماژەی پێداوە پێویستە هەیبێت لە فکر و ئایدۆلۆژیا و بەرنمەیە لە پراکتیکی شاکاری پێدەکای بکاری پێناکە بەرژەوەندی گەل دەپارێزێ یا ناپارێزێ نوێنەرایەتی ئەو بەشە دەکات کە پێویستە بیکات یان نا بەڵام هەر حیزبیش بە ئۆپۆزیسیۆنیشەوە هەموو ڕێکخراوی حیزبێکی سیاسی لە کۆمەلگای ئێمەشە پێویستە بە پێی پێویستبوونی سیاسی یا ئابووری یا بە تایبەت کۆمەڵایەتی دروست بوو بێت حیزبێکی ئۆپۆزیسیۆنێک ئەگەر هیچ ڕۆڵ و کاریگەریەکی نەبێ وەکو پێویستێکی کۆمەڵایەتی سیاسی دروست نەبوو بێ بێگومان هیچ کاریگەریەکی نابێت خۆجاروان لە مێژووی سیاسیە بەدەیان ئەحزاب بۆ زەمنێک قۆناغێکی مێژووی دروست بوون و دوایی پێویست بوونیان نەبووە ڕۆیشتون حل بوون بەپێ ئەو قۆناغە پێویستە کە بەرهەمی واقعی کۆمەلگاکەی خۆ بێت اینجا گرنگی بوونی خۆی دەرەخا و گرنگی بوونی خۆشی ئەوەیە وەکوتم لە پراکتیزەکردنی کە تۆ بە عمل بیبینیت ئەو دەتوانێت ئەو بەرنامانەی جێبەجێ بکات وەکو ئەوەی کە لەسەر کاغەز نووسیوێتی
شێوازی ململانیەکانی لەگەڵ دەسەڵاتە بە هەمان شێوە. جگە لەمە ئێمە لە کوردستانە شێوازێکی دیکە شەبینین لە ئەزمموی کوردستانە ئەوش بوونی کۆمەڵێک حیزبی بچووکە کە ئەم حیزبانە کاریگەریش ئەوتوان لەسەر ساحی سیاسی هەرێمی کوردستان نییە و هەندێک جارخنە لەم حیزبانە ئاجیلێکە بە شێوەیەک لە شێوەکان تەواوی کاری بەرژەوەندەکانی سیستەمی سیاسی دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستانە یا هەندێک جارم حیزبانە وەگو حیزبێک وێنە ئەکرێن کە بەشێک لە بۆجە و سامانی گشتی کۆمەلگا بخوانەبن لە کاتێکە کە ئەم حیزبانە دەنگ و جەماوەرێکی ئەوتوان نیە و کاریگەریش ئەوتوان لەسەر گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان نیە کە بێگومان هەموو حیزبێکیش لە دنیا لە سەرتاوە بە ژمارەیەکی بچووک دەستی پێکردووە تۆ چۆن ئەڕایتە ڕۆڵ و کاریگەری ئەم حیزبە بچووکانە کاگومان پێم خۆشەکەم تەوەرە ئەو ڕژێنیت بە پێی ئامارێکی 2010 لە هەرێمی کوردستان تەنیا لە پارێزگای دهۆک و هەولێر مۆڵەت بە 29 حیزبی سیاسی دراوە 21 حیزبی تر داوای مۆڵەتیان کردووە لە پارێزگای سلێمانی 10 حیزب مۆڵەتی پێدراوە ئەگەر ئەمانە هەمووی کۆ بکەینەوە ئەوە بە ئاماری 2010 ئێستا دیارە بێ زۆرتریش بوو بێ دەکاتە 6 حیزب لە هەرێمی کوردستان ئەمە بۆ دانیشتوانێکی 4 تا 5 ملیۆن کەسی هەنی لەوە چێتە 6,000 کەس و حیزبێکی بەربکەوێت بەڵام ئەمە بە قەناعەتی من ئاماژەکردن نییە بە سیستەمێکی حیزبایەتی تەندروست ئەمە زیاتر بە پەوزای دەبینم چونکە یەکەم ئەم ئەحزابانە لە کاتی شەڕی ناوخۆیان لەلایەن هەردوو حیزبی دەسەڵاتدارەوانێ دروست کرابوون بۆ دژایەتی یەکتر و ئێستاش بەشێکی زۆری لە مێژووی ژیانی خۆی حیزبی خۆیان نەچۆتە هەڵبژاردنەوانێ بەڵام لەگەڵ ئەوەشا بورجەشیان پێدرێت ئەم حیزبانە هیچی بە قەناعەتی من هیچ پێویستێکی سیاسی و کۆمەڵایەتیان نییە لە ناو کۆمەڵگایە جگە لەوەی کە لە سامانی نەتەوە پارەیان پێدرێ و لە بنجەی گشتی پارەیان پێدرێ و ئەمانە من ناویان دەبم بە حیزبی سێبەر و حیزبی سێبەریش کاریگەریەکی زۆر خراپ و چەوتی هەیە لەسەر پرۆسەی دیموکراسی جام حیزبانە با هەڵبژاردن باشترین پێوەەر بێ بۆ ئەوەی ئەگەر حیزبێک دەنجی نەهێنا ئەگەر حیزبێک نەچوە هەڵبژاردنەوە ئەگەر حیزبێک مەرجەکانی قانونی ئەحزابێکی تەندروستی جێبەجێ نەکرد پێویستە هەڵبۆشێنرێتەوانێ جا لەبەر ئەوە بە قەناعەتی من ئەم حیزبانیان ئەوەی خۆیان لە ناو حیزبە گەورانە بتوێنەوانێ یا حەل بکرێن بۆی ئەوە نەرسەر لە ڕای گشتی تێک نەدەن بەڵام ئەم حیزبانە بڵێ بمبەخشە ئەمە ئیدعای زۆر جار پێوە کرێ بەوەی کۆمەلگاکە ئێمە کۆمەلگایەکی فرەپارتایەتی و پلوڕالیستیە بەڵام نەخێر ئەمە هیچ گزارش نییە لە کۆمەلگایەکی پلوڕالیستی چونکە سیستەمی ئەحزاب لێرە لەلایەن دەسەڵاتە سیستەمی حیزبی قائیدە یعنی هەتا جگە لەوە کۆمەڵێک لە حزابی تر هەن کە لە ناو خراونەتە ناو حکوومەتی بنکە فراوانەوانێ بە حساب بەشداری پێکراون لە دەسەڵاتدا بەڵام بەبێ ئەوەی هیچ کاریگەریەکیان لەسەر دەسەڵات هەبێت یعنی بە ڕێژەی ئاسایی سروشتی دەنگی خۆیان هەرگیز ناتوان بگەنە پەرلەمان ئەو ئەحزابە بچووکانێک کە چوونەتە ناو حکوومەتی پێڵەن بنکە فراوان ئەم ڕاستێش باشش ئەزانن بەڵام بۆ وەرگرتنی کورسێکی حکوومەت یا کورسێ لەقێکی پەرلەمان ڕەزامەندیش بوون یا بۆ وەرگرتنی چەند دەفتەرێک دۆلار ڕەزامەندیش بوون ئەمە بەڕاستی یعنی دەرئەنجامێکی باشی نابێت ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە ئەم حیزبانە کە تۆ بە حیزبی سێبەری ناوبردن هەندێک لەم حیزبانە مێژوویەکی دوور و درێژیان لە بزوتنەوەی خەباتی ڕزگاری خوازی گەلی کوردە هەیە و هەندێک لەم حیزبانە هەموو مەرجە یاسایەکانی قانونی ئەحزاب و جەمعیات ئەیگرێتەوە بۆ نمونە قانونی ئەحزاب و جەمعیات داواکە ئەوەندە ئیمزاکەوە بێتەوە بۆ دامەزراندنی حیزبێک و کۆنگرە ببەستەوە و مەرجە یاسایەکانی تابێ هەموو ئەمانی تایە ئەم حیزبانە بۆ حیزبی سێبەرن و بۆ نەبن بۆ هەڵبۆشێنەوە و بەشێک لە پێداویستەکانی گەشەکردنی کۆمەڵاتی و بەشێک لە پێداویستی گروپێکی کۆمەڵاتی جێبەجێ ناکەن باشە بامە بگەڕێنەوە من نمونەیەکت پێڵم لە ئەڵمانیا ئەگەر حیزبێکی سیاسی 6 ساڵ نەیتوانێت بچێتە هەڵبژاردنەوە و نەیتوانێت دەنگ بهێنێت چیتر نابێت بودجەی پێ بدرێ چیتر دەبێت خۆی هەل بکات خۆمە ناکرێت ببێتە
با بڵێن حان و توشتی ناو بازار هەست کەسێک هەستێ و کۆمەڵێک مەرج بدۆزێتەوانێ و بەڵێ باشە مەرجانە با بدۆزێتەوە من هاوڕام لەگەڵتا بەڵام دەبێت یاسایەکی ئەحزابی ئەمەندە باشیش هەبێ کەگەر ئەم حیزبە لە دوای زەمنێکی مێژووی دیاریکراوە نەیتوانێت سەرکەوتن بەدەستبێنێت لە هەڵبژاردنە سەرکەوتن بەدەستبێنێت لەو شتانەیە پێویستە بەڕاستی هەلب کرێت خۆمە دوکانداری نییە کەسێک هەستێ و حیزبێ دروست کات و 15 ساڵ پارەوەربگرێت چونکە زۆر جاریش ڕاستە با خەباتێکی دوور و درێژی شێبێ بەڵام با هەڵبژاردن بۆ نمونە باشترین پێوەەر بێ لەوانەیە هەندێک ئەحزاب هەبن لە ناو حکوومەتی پێ دەڵێن بە حکوومەتی بنکە فراوان بێتە دەرەوانێ بەڕاستی نەتوانێت پیادە ژیانی سیاسی خۆی بکە یا هەرگیز نەتوانێت تەنانەت لە 20 ساڵیشا یەک کورسی پەرلەمان بەدەست بهێنێت کەواتە ئەو حزابانە بەڕاستی خۆیان کردوتە ئامرازێکی پرۆپاگەندە بۆ حیزبی قائد لێریادانی پیادەنەم دوو حیزبی دەسەڵاتەکە و لە هەمان کاتیشا بوونەتە خزمەتێک بۆ سەقام جێڕاگرتنی ئەحزابی دەسەڵات ئەمە بەڕاستی کارێکی یعنی من بە ئیجابی نابینم کە ئەگەر هەش حیزبێکی سیاسی بینی بکە بە ئەوە حیزبی سێبەر هەندێکی حیزبی سێبەر نییە ئەوانەی حکوومەتی بنکە فراوان پێ دەڵێن بەڵام حەزەکەم بە یعنی چاوێکی واقع بینانە و بە فکرێکی تەندروست بۆ مەسئلەکان بڕۆن ئەوەیە تۆ دەهێنمە حکوومەتی بنکە فراوانەوە بەڵام من برا گەورەم و هەر من خاوەندە سەڵاتم ئەوەش بەڕاستی وەکووتم هیچی کە نییە لەوەی کە لە خزمەتی دەسەڵاتدا دەبێت بۆ مەبەستێکی دیاریکراوە بەڵێ تۆ دەستەواشەی حیزبی قائد بەکایەنایان حیزبی سەرکردا یا حیزبی فەرمانڕەوا بەڵام لە ئەزمموی هەرێمی کوردستانە بانگەشێکی بەردەوام بۆ دیموکراتیسەکردنی ژیانی سیاسی هەیە و ئێمە لانی کەم لە ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستانە ئەومان بینیوە کە زیاتر لە حیزبێک بەشداریان کردو لە پێشینانی حکوومەتەوە بە پۆستە باڵا و سیادەکانیشەوە بە شێوەیەکی جاوا بە شێوەیەک لە شێوەکان لە نێوان چۆن حیزبێکە دابشکراوە لە نێوانی چەتی و پارتی و حیزبی تریش بەشداری ناو ئەم مۆدل لە حکومڕانی ئەزمموی حکومڕانی و سیستمی سیاسی هەرێمی کوردستان تۆ چۆن لە ناو سیستمێکە کە چۆن حیزبێک پێکێن و حیزبەکان ڕێگەی هەڵبژاردنەوە دەنگیان بەدەست هێناوە و خودی ئۆپۆزیسیۆن خۆشی دانی بەم هەڵبژاردنانەوە و قوبولی کردو نوێنەرەکانی بچێتە ناو ئەم پەرلەمانەوە کە بەرهەمی ئەو هەڵبژاردنەیە چۆن ئەم سیستەمە سیاسیە بە سیستەمێکی حیزبی قائد ناوبەی بەسبەر لە وەڵامی و پرسیارە بێتەوە پشوێکمان هەیە و دوای ئەو پرۆگرامەکەمان بەردەوامە بێ بینیانی بەڕێز خۆشەویستانم پرۆگرامەکەمان بەردەوامە لەگەڵ بەڕێز دکتۆر سالار باسیرات توێژەری سیاسی و دکتۆرە لە بواری زانستە سیاسیەکان بینەری پرۆگرامەکەمان بن دوای ئەم پشووە.